سڵاو هاوڕێم، شەو درەنگانێک کە بەرامبەری غەریبیم هەڵدەتروشکێم، لە خەیاڵی خۆمدا دەبم بە وێنەکێش، فڵچە و ڕەنگی یارمەتی دەری کێشانەوەی تابلۆیەکی دووری دووری حەزەکانم دەبن. دەزانی چ شەوە زەنگێکی کپ و بێدەنگە و ژوورەکەم جیا لە تاریکی هیچ خشپەیەکی لە نابیسترێ. سیسرەش لێرە دەمی بەستراوە، شەوانە گوێم لە دەنگی ئەوانیش نییە. ڕەنگە پێت سیر بێت کە بڵێم هەست و بیر و خولیاکانم ئێستاش لە لای ئێوەن و هەموو پیاسەیەکی ئێوارانیشم هەر لەگەڵ ئێوەیە. وەگەوەی چاوم لە پەردەی سینەما بڕی بێ و فیلمی منداڵی و مێر منداڵی و ئەوێ دەبینمەوە. بۆت نووسی بووم هیچ شتێک وەک خۆی نەماوە، نە کەسەکان ئەوانی جاران و نە شوێنەکان وەک پێشوون. دەزانی گیانە لای من هەر دڵی ئەو کاتەیە ئەوێم جێهێشتووە. وەکەوە وایە هەموو ئەو ساڵانە فیلمەکەم ڕاگرتووە و پێم وایە کە هاتمەوە دیسان لەو شوێنێن ڕاگیراوە ڕادەست پێ دەکاتەوە. ئەوە ڕەنگە شتێکی ئاقلانە نەبێت، بەڵام چی بکەم، هەستەکانی من وام پێدەڵێن. نازانم ناوی تابلۆکەم چی لێ بنێم، ڕەنگە تۆ یارمەتی دەرم بی و ناوێکم بۆ هەڵبژێری. پێم خۆشە تابلۆکەم بە تاوهەڵاتێک کە خۆر لەو شوێنەوە لە لای چەپەوە دێتە دەر دەست پێ بکەم. خۆرێک هەڵاوەسم تیشکی بەنازەوە خۆی بەسەر شاردا بنوێنێ. کەڵەبابی بەیانی کە دەست بە خوێندن دەکات، گارانی شار لە سوێی بەردەخوچ و گەڕەکی ئاشان و دۆڵتانچکەوە بە گارانە ڕێدا بەڕێ دەکرێن بۆ جێی شیناورد و لەوەر. تەشتێک هەویر دوای شێلان بکرە بەنان و کولێرە و دووکەڵی تەندور بە کولانکەکەیدا بێتە دەر. دیسان لۆلەپ لەدار خورما ساسکەم بۆ ژاندنی مەشکەی دای ئاڵتونە. ئەویش بەدەم مەشکەم مەشکەی مانگایەم، مەشکەم مەشکەی گامێشێ، مەشکەکەی بژێنێ و شان و پیری نێشێ. کە مەشکە ڕۆنی کەوتە بۆم لە نانێکی گەرم هەڵسوێ و باو بۆ لە ڕۆنەکەرەم لە دەستینێ. مەمەدالی و کەریمە ڕەخ و عەلی لەرزانە بە عەشقەوە کوچە و کۆڵانەکانی شار گەسکدەن و بە خاوێنی تەسلیمی خەڵکی شاریکەن. شار جم و جوڵی تێگەڕێ و کرێکاران لە دەوری سەرچاوە چاوەڕوانی چوونی سەرکار بن. سەرچاوە هەر ئەو حەوزە جوانە پڕ لە ئاوەی کە لە ناوەڕاستی شاردا دەیکێشمەوە. کچانی گۆزە لە شانی دێنمە سەر و هەموو ئێوارەیەک کوڕە جەعێڵەکانی کەوا پانتۆڵ لە بەریان دێنمە سەر ڕێگایان. دەزانی چەند چیرۆکی ڕاستی من لە کانی درۆزم بیستوم؟ بۆیە بە پێویستی دەزانم ئەو کانیەش وەک ئەمەگناسی بۆ دەرخستنی ڕاستەکان بکێشمەوە، بە ئەگەر پێویست بوو لە سەرکانی درۆزن فێری ڕاستی گوتن بین. قەڵەم و ڕەنگەکان هاوکارم بن، گۆڕستانێک لە دارستانی گردە سوور دادەنێم و دەیکەمە ڕووگەی وەفاداریم. هەموو ڕۆژێک دەسمە سەردانی ئەو ئازیزانەی ئێستا بیرەوەرین و مێژوو. بۆ نازانم چۆن بکێشمەوە، بەڵام دەزانم بینینی قژی دایک، دەستی قەرشیوی باوک، چاو لە دیواری سواحکرا و بۆنی گڵی ئاو پڕژێنکرا و وەنە و شەو گوڵە هێرۆ و مێلاقە لە تابلۆکەمدا بڵاو دەبنەوە. جا لێم تێدەگەی مەبەستم لە کامە بۆنەیە. هەور ناکێشمەوە بگرمێنێ و شوانان بترسێنێ،
شوان باشم شاڵی حەزین نەژەنێ بە شادی ئاهەنگی هاتەوە تەیرەکەی گەرمێنێ تێسرەوێنێ قاوەخانەکان با پڕ بن لە زیزە و ویزەی سەماوەر بەیتی سەیدەوان و یەکتر کوشتنی تێدا نەگوترێتنەوە بالۆرە و حەیرانی ئاشتی تێدا بچڕین با لە لایە لایەی شەوانیشدا هیچ کۆرپەیەک سەردڵخڕ نەبێت و باب مردوو گورگ مەڕ نەخوات و شەوە منداڵ نەباتەوە دڵم نایە نەکۆڵ بەرێ لەو نەقاشیەمدا بکێشمەوە نە هیچ دایک هێزک سوتاوکەم سەیران دەکەشمەوە سەیران ڕەزی جۆڵا بێوران ئەو هەڵدێری شڕماش پیرشێخ مەراوس و جێژوان دەردەخەم جێژوان بندارە توەکەی قەراغ شاخی جوو سەر ئەسحابان بێترس دڵدار دەست لە ملام بن و یەکتر شەتاڵی ماچ بکەن پێم خۆشە هەموو ڕۆژێک وێنەکەم پڕ بێت لە دیدار لە خۆشەویستی و هەواڵ هەر گوێ زەبانە بێت و چاو و دڵڕوونی ماچ و خۆشەویستی و گۆرانی تەدارەک بێت مبارەک بێت ڕەبی لێت بێ مبارەک هەموو ئەو وێنەیەم داگرێت هاوڕێم